خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 589 دەفەرمێ من قرأ قل هو الله أحد حتى يختمها 10 مرات بنى الله له قصرا في الجنة. بس بیر بکەینەوە بزانین چەند هەزار قەسرمان لەدەست دەرچووە لە بەهەشت. هەر کەسێک هەر مسلمانێک 10 جار سورەتی ئیخلاص قل هو الله أحد تا کۆتایەکەی هەر کەسێ 10 جار بیخوێنێ خوای گەورە لە بەهەشتا قەسرێکی بۆ دروست ئەکات. هەتا ئێستا بیر بکەرەوە ڕۆژانە دەتوانی هەزارەها جار بیخوێنی سەدەها جار بیخوێنی بەڵام نەتخوێناوە بزانە چەند قەسری بەهەشت لەدەست خۆت دەرکرد عمرەکەت بە خەسار چوو. ذیکری خوا بکە پێویست ناکە باسی زیکرەکانتان بۆ بکەین چونکە 6 جمعە باس زیکری خوامان کرد و فەزلی زیکری خوامان کرد. ذیکری خوا بکە بۆی تەمەنەکەت پڕ بێ لە زیکری خوا پڕ بێ لە قورئان خوێندن دەی 10 جار سورەتی ئیخلاص قل هو الله أحد بخوێنە خوای گەورە لە بەهەشتا قەسرێکە بۆ دروستەکە و خێری 3 ختمە قورئان و 10 جوز قورئانت بۆ ئەنووسرێت. دەی ئێمە چەندێک خەسارەتمان کردووە تەمەنەکەمان ڕۆشتووە خەفەتی لێ ناخۆین. دەبا ئەمڕۆ بیر بکەینەوە هەوڵی بۆ قیامەتی خۆمان بدەین.